سڵاوتان لەوێت و بەیانیتان باش بۆ هیواییکە لە هەر شوێنێکن لەش ساغ و تەندروست و سەلامەت بن. ئەم ڕۆژ وەکو ڕۆژانی دیکە بە پرۆگرامی ڕۆژباش لەگەڵتانین. ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە. ئەوە لە یاد نەکەین کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر گرنگە تا 16 ڕۆژ ئێمە گرنگێکی تەواو بم ڕۆژە ئەدەین. خۆی هەرچەند ئەبێ هەموو ڕۆژەکانی ساڵ ئێمە گرنگی پێ بدەین. باکردنە ملی ئەم ویشاحەیام ئسکارفە ئەو هێمایەتان پێ ئەڵێم یاخود ئەو ڕۆژەتان پێڵێم کە ئەمە هێمای چییە؟ ئەمە هێمای ڕۆژی یاخود دەستپێکی ئەو 16 ڕۆژەیەکە لە 25 نۆڤەمبەرەوە دەست پێ ئەکات کە ڕۆژی بەرەنگاربوونەوە یاخود هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دش بە ژنانە و ئەم هەفتەیە کۆمەڵە ڕێکخراوەکانی مرۆیی و ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان بە شێوازی جۆرا و جۆر هەڵسن بە ئەنجامدانی کۆمەڵی چالاکی بۆ ئەوەی کە توندوتیژیەکان بەرامبەر بە ئافرەتان بە ژنان کەم بکرێتەوە، نەک تەنها هەر بە بەرامبەر بە ژنانیش بگرە هەموو مرۆڤێک کەرامەتی لە جێی خۆی پارێزراو بێت و توندوتیژی بەرامبەر نەکرێت چ لە ڕووی جەستەیی و چ لە ڕووی دەرونیەوە. ئەمە بابەتی ئەمڕۆمانە جگە لەوەی کە حەزەکەی میوانیشمان هەبێت و بێگومان میوانێکیشمان دەبێت سەبارەت بەمە قسەی لەسەر ئەکەین. جگە لەوە بابەتێکی تریشمان بۆتان ئامادە کردووە کە لە ئەمڕۆوە چوارشەمە و پێنجشەمە و جومعە ئەم سێ ڕۆژەی کۆتایی هەفتە و جمعای کۆتایی نۆڤەمبەر ڕۆژێکی گرنگە بۆ خەڵک بۆ ئەوانەی کە کاری مارکێت و بزنس و ئەو بابەتانەکەن جا پێتان ئەڵێن بۆ کە پێڵەن هەینی ڕەش و بۆی کە ئاگاداری ڕەوشی چاردەروبەرمان بین ئەچینە کورتێک لە هەواڵەکان و دواتر دەگەڕێمە وڵات. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیری دیاردەی کۆچی گەنجان بۆ دەرەوەی وڵات تاوتێ دەکات. با گوێرەی داتایەکی لێژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی لە پەرلەمانی کوردستان کۆچی گەنجان لە حاڵەتی ئاسایی دەرچوو لە ماوەی کەمتر لە ساڵێکدا 14500 کەس کوردستانیان بەرەو وڵاتانی ئەوروپا جێهێشتووە. یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری دارایی دەڵێت بەغدا دەیەوێت دەریچەیەکی یاسایی بۆ ناردنی 320 میلیارد دینارەکە بدۆزێتەوە. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاروباری دارایی ڕایگەاندووە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق با دواوەی دەریچەیەکی یاسایی دادەگەڕێت بۆ ئەوەی کە بتوانێت موچەی هەرێمی کوردستان خەرج بکات. ئاماژەی بۆش کردووە بەغدا بەشە موچەی مانگەکانی 5 و 6 و 7 فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەناردووە بۆیە هەڵدەدەن ئەو 320 میلیارد دینارە لە بری ئەو سێ مانگە ڕەوانە بکەن. حکوومەتی عێراق ڕای دەگەێنێت سەرەتای ساڵی داهاتوو بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەمپی ئاوارەکان دادەخرێت. ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبووە و حەسەن نازم وەزیری ڕۆشنبیری گرنگترین بڕیارەکانی کۆبوونەوەکەی خستە ڕوو ڕایدات. سەرەتای ساڵی داهاتوو بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کەمپی ئاوارەکان دادەخرێت. ڕاشیگەیاند لە چەند هەفتەی داهاتوو هیچ کەمپێکی ئاوارەکان نامێنێت و قەیرانی ئاوارەکان کۆتایی بێت. حکوومەتی عێراق بڕیاریدا تاقیکردنەوەی خولی سێهەم بۆ پۆلان ناکۆتاکان بکرێت. وەزارەتی پەروەردەی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لەسەر پێشنیازی عەلی دلێمی وەزیری پەروەردە ئەنجومەنی وەزیران بڕیاریدا تاقیکردنەوەی خولی سێهەم بۆ پۆلە ناکۆتاکان لە ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 بکرێت. ئاماژە بۆش کراوە دواتر کات و میکانیزمی تاقیکردنەوەکەی خولی سێهەم دیاری دەکرێت و بڵاوی دەکرێت. کۆشکی سپی ئامادەیە راپۆرتی ڕۆژانەی هەواڵگەری پێشکەش بە بایدن بکات. جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕاگەاند ئەمریکا ئامادەیە بۆ ئەوەی جارێکی دیکە بۆ ڕۆڵی کاریگەر و مێژووی خۆی بگەڕێتەوە. جەختیش دەکاتەوە ئامادەن بۆ ڕوبەڕووبوونەوەی نەیارەکانی ئەمریکا. هاوکات کۆشکی سپی ئامادەیی نیشاندا راپۆرتی ڕۆژانەی هەواڵگەری پێشکەش بە جۆ بایدن بکات. کۆتاییمان با کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو بڕگە و بابەتەکانی دی.
جا دووبارە سڵاوتان لەبێت چونکە وەک دەزانین هەر کاتێکا پرۆگرامی ڕۆژباش دەست پێ ئەکات ئێمە هەوڵە دەین جوانترین بابەتەکانتان بۆ بینینە ئاراوە و ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ڕۆژە بەبەوە هەیە بە تایبەتی ئەمڕۆکە باسم لێوە کرد ڕۆژێکی زۆر گرنگە و دەبێ هەمومان لەلایەن خۆمانەوە ئەوەنە هۆشمەندیمان تیا هەبێت کە بزانین ئەم ڕۆژە بە چ مەبەستێکە جا بۆ ئەوە ئێمە کۆمەڵی گەنجمان هەیە کە هەمیشە چالاکن لە هەموو بوارەکانە گەنجێکی کوردیش ببوونی ڕۆژی جیهانی تونند و تیژی دژی ژنان و دژی ئافرەتان بە ئەنجامدانی پێرفۆرمانسێک و بە نەخشاندنی بەشێکی شێوەی دەموچاوی وەک خانمان و بەشێکی وەک پیاوان پەیامێکی یەکسانی خۆی دەگەێنێت ئەو لە بڕواکەی وایە کە ئەو کارێک کە ئەیکات پەیامێکی شیکاری دەرونی هەیە و داواکاریشەکە خانمان زیاتر ئاگاداری ئەم بابەتە بن لە هەمان کاتیشە ئاماژە بەوە ئەکات هەرچەندە کارە هونەریەکان لە کوردستان تووشی ڕەخنە ئەبن بەڵام ئەو بەردەوامە و پەیامەکەی خۆی بۆ پشتگیری و یەکسانی بەردەوام ببێت با پێکەوە ببینی چ کارێکی کرد. چەند هێما و نیشانەیەکی خانمان لەسەر ڕوخسارێتی ئەو ئامادەکاری بۆ کارێکی هونەری دەکات. کەیوان هۆگری بەکاری هونەری پێرفۆرمانسە و چەندین ساڵە لەو بوارە کار دەکات. بەشێکی پیاوە بەشێکی ئافرەت. لەلایەکەوە دەیەوێت هەست بە ئازارەکانی ئافرەتەکانی کۆمەڵگای بکات لە کارێکی هونەریش بیخاتە ڕوو. لەلایەکی دیکەوە وەک پیاوێک دەیەوێت هانی پیاوانی تر بدا کە یەکسانی بکەنە دروشم و بەیەکەوە ئەمە بکەنە ڕاستی کە ئافرەت و پیاو بۆ یەک گرنگ و سەروەرن. کەیوان دەڵێ ئەم کارم شیکاریەکی تەواو دەروون ناسی لە پشتە. ئەگەر تۆ سەر تیۆرەکانی یۆنگ کارل گۆستاو یۆنگ کە فیلسوف و دەروون ناسەکی سویسیە ئەو تێروی داهێناوە بەڵێ داهێنانی ئەوە کە کاری لەسەر کردو لە زۆر باسێکی قۆڵەکەمان هەیە باز لە هەمووکی ناگەینێ بەڵام باسێکی تێدایە بە نێوی ئانیما و ئانیموس. ئانیمە واتە ژنین دەرونی ناو پیا و ئانیموس واتە پیاوی دەرونی ناو ژن کە شتە هەیە زیندووە و کارایە کاریگەری لەسەر هەموو فکرەکانمان لەسەر هەموو هەڵسوکەوتەکانمان بە درێژایی ژیان هەیە شتێکی ئەزەلیە واتە هەبووە هەر دەشت بێ و هەر هەیە تا هەتایە ئەو شتە لەناو دەروون لەگەڵ لەدایک بوون لەگەڵتە جا هەرچی زیاتر مەمە بتوانین ئانیمایە ئانیموسی خۆمان بناسین زیاتر لە ڕووی ئەوە کۆهنی ئەلگوی هەیە بڵێ کەوینە ئارایە مۆزوعێکی بابەتی خۆی ئەو بابەتەیە هەیە کە گەرەوانە بناسین زیاتر توانین شخصیەتەکان ناسین کەسایەتەکان ناسین کە چ کەسێک دەتوانێت چه هەڵسوکەوتێکی بێ چ کەسایەتێکی هەبێ زیاتر خۆمان بناسین بۆی کە ژنی دەرونی خۆمان ناسی بتوانین پەیوەندی باشترمان لەگەڵ ژن هەبێ ئەخۆ خۆمان تا چ ڕادەیەک هۆی ئەو توندوتیژیانین بەرامبەر بە خۆمانی ژن جۆرەکانی توندوتیژی کە لە کۆمەڵگای کوردستانی بەرامبەر خانمان دەکرێت کەمرین کەیوانی ژاگادارە بەم جۆرە توندوتیژیانە لەمان کاتیشدا ئاماژە بۆ دەکات لە کۆمەڵگای کوردی هەردوو ڕەگەز توندوتیژی بەرامبەر کراوە هیچیشیان ئاگاداری مافی خۆیانین گلەی لە خانمانیش دەکات کە زۆر جا خۆیان بوونەتە هۆکار و ڕێگە خۆشکەر بوون بۆ جۆری توندوتیژەکان ئەو لە کارەکانی ڕەخنەی زۆری لێگیراوە بەڵام هەر بەردەوامە پەیام پێ لەسەر یەک بوونی ژن و پیا و نەک ئەوەی کە بمهێ ئەو شتە بکەم بە باو یا بکەمە ستایلێک بۆ گەڕان وەک مۆدێلێک چون بەڕاستی پێویستە ئێستا بە تایبەتتر ژن تا پیا و بەو بڕوای یەکبوونە بگا کە بەوە بگا بەڵێ منیش بەڕادەی پیا و ئەتوانم هەبم ئەتوانم ڕنگدانە و ناو کۆمەڵگادا هەبێ ئەتوانم سەرکەوتوو بم تەنیا گرنگ ئەوە نیە من پیاوێکم لە پشت بێ کە بتوانم جار چوەک بابە چوەک مێرد بێ بە تایبەت مێرد پیاوە تا مێردنەکەن بە هیچ ناگەن یا هەندێک ژن پیوایە تا تەنیا بۆ ژیاندەکە کە مێرد بکە ئیتی دوایە کە مێردی کردەوە ژیانی تاوە فقەت مێرددارێکی بکە کەیوان تەمەنی 22 ساڵە و ماوەی 4 ساڵە بە ئیلهام وەرگرتن لە زانایانی بواری دەروونناسی و کارکردن لە بوارە هونەریەکان بە تایبەتی لە بواری ئافرەتان وەک ڕەگازێکی بەرامبەر دەیهێوێ بڵێ منی پیا و پشتگیری یەکسانی دەکەمەوە ئافرەتانیش وەک پیاوان خاوەنی مافی خۆیانن هەر پێرفۆرمانسێکیش کە ئەنجامی دەدا هەڵگری پەیامێکی ڕەخنە ئامێزە لە کۆمەڵگاکەی هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر کاری ئەو گەنجەمان بینی بۆی کە بۆچوونی بەشێک لە هاوڵاتیان لەسەر هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان بزانین ئەوە فکس بۆ پێکمان هەیە کە ئامادەکراوە پێکەوە دەیبین ئەوەی کە گرنگە لێرە ئەوەیە ئایا بۆ چێ تونند و تیژانە ڕوئەیە کاتە کاریگەریەکانیان ئەو فاکتەرانە چین کەوا لە
کۆمەلگا ئەکات کە زیاتر مینە بەرکەوتەی ئەم حاڵەتە بێ ئەبێ ئێمە بگەڕێن و بە خودی فاکتەرەکان یەکێک لە فاکتەرانە کە زۆر گرنگە ئەوەیە بەڕاستی لێرە ئەمێ بڵێم ناهوشیاری تاکی کوورداوە بە تایبەتی تاکی مینە کە هەتا ئەم کاتە ئامادە نییە بۆن منە لەسەر پێی خۆی بۆستێ تا ئەم کاتە ئامادە نییە زیاتر ئەپروڤی زانیارەکانی خۆی بکاتەوە زیاتر خۆی وەکو کەسایەتێکی کاریگەر وەکو ژینێکی بەهێز خۆی دەربخە. دیارەکە هەموو ساڵە 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرگابوونی توندوتیژیە بەڵام بەبراور بە ساڵانی تر پێم وایە توندوتیژی هەرما بەڵام چییە فۆرمەکەی گۆڕۆی لە شێوازێکی ترا ئەگەر لە ڕابردووە بە شێوازی بەستنەوە بێ و نهێشتن بە ڕێگەدان بۆ بازاری کار و گونجانی دەرفەت بووبێ لە ئێستا ئەبینی کە زۆری خانمان لە بازاری کاران ئیشەکەن بەڵام بە چەندین ڕێگا و جیاواز توندوتیژیان بەرامبەرەکرێت توندوتیژەکان تەنها جەستەی نین توندوتیژی دەرونیە ئیستیغلالکردنیانە بەکارهێنانیانە وەکو کاڵایەک وەکو بۆ بە بازارکردن و ساختنەوەی بەرهەمەکانی خۆیان یا خۆی ئیستیغلالکردنیان لەبەرەوە پێم وایە توندوتیژی هەمیشە بەردەوام و بەردەوامیشە بێت تەنها لە فۆرمێکی ترا سەرباری ئەو هەموو ڕێکخراوە کە هەیە لە وڵاتەکەمانە لە هەرێمەکەمان هیچ پێشکەوتنیەک نابینی بەرەو ئەوەی کە ئەم تاوانانە دژی ئافرەتان ئەکرێ بۆ لەبەر چ شتێک بۆچی شەرەفی ئینسانێک بەسرێتەوە بە نێریەکەوە هەموو کەسێک شەرەفی خۆی لە قیەم و ئەخلاقی خۆیەتی لە ڕازگوێیی بوێری سربەخۆی خۆی نەبەسراوە بە نێریەکەوە بەڵام زۆر بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆ شەرەفی من بەسرێ بە نێریەکەوە لەبەرچی ئەم هەموو ڕێکخراوی ژنانە بۆ هیچیان پێ نەکرا ئیشەکە ئەکرێت کەسەکە ئەکوژرێت اینجا فریاژ ناکەون کە دوێنێ ئەیبینی بە بەرچای خۆمانەوە ئافرەتێک لە بەرچای مناڵێکی 2 ساڵان چۆن بە دڕندانترین شێوە یعنی بەڕاستی ناخی هەمی هەژانەوە ئەوە ڕابۆچوونی خەڵکمان بینی وەک باسیشمان کردمان ساڵانە لە ڕۆژی 25/11ەوە بۆ ماوەی 16 ڕۆژ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان ڕادەگەێنرێت و ئەمڕۆ سەبارەت بۆ بابەتەکە قسە دەکەین دکتۆرە خانزاد ئەحمەد ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان لە ستۆدیۆ لەگەڵمان بەخێر هاتی زۆر سپاس هیوادارین کە لە ساغ و تەندروست و سەلامەت بیت و سەرەتا با بەوە بچینە ناو باسەکەمان ئامانج لە دامەزراندنی ئەنجومەنی کاروباری خانمان چییە؟ زۆر پێم خۆش بوو بەڕاستی و پرسیارت لێکردم چونکە زۆر جار ینی خەڵک هەیە بە تەواوی بۆ ڕوو نەبوویتەوە ئایا ئەو دامەزراوەیە حکومیە گرینگە کە دامەزراوەیە کە لەوانێ لە وڵاتانی دەوروبەریش نەبی بێجگە لەوەی کە لە عێراقی فدرالیش نییە ئەمانجی چییە؟ یان کارەکانی چۆنن؟ وا تەسەوڕەکەن کە کارەکانی ئەنجومەنی باڵای خانمان بە دوواداچوون بۆ کەیسەکان وەکو بەڕێوەبەرایەتی توندوتیژی بۆ نمونە یاخود ئیشی ڕێکخراوەکانە نەخێر ئەنجومەنی باڵای خانمان لە بەرزترین ئاستی حکومەت دروست بووە و دامەزراوەیە بۆ داڕشتنی پلان و سیاست بۆ یەکسانی جەندەر و هەروەها بۆ پرسیژن ئێمە دامەزراوەیەکین کە ئیش لەسەر دانانی داڕشتنی استراتیژیاتەکەین واروها پلانی تایبەتی خۆمان ئەبێت بە سەبارەت بە ئافرەتان بە شێوەیەکی گشتی لە هەمان کاتیش هەندێک جارکاری تەنفیزی یاخود جێبەجێکردنیشمانە بیتن بەڵام جێبەجێکردنەکان ئەو کات لەگەڕنەوەی کۆمەلگەی مەدەنی لەگە دام و دەستگاکان دامەزراوە پەیوەندیدارەکانی حکوومەت بیتن ئیتر بە پێی جۆری چاڵاکیەکە و بە پێی جۆری کارەکە بێت بەڵێ ینی ئەو هێڵە گشتەیە کە ئێوە کاریدە لەسەر دەکەن ئەکری ئەگەر بە خاڵبەندی بکەین چین کە ئەنجومەنی کاروباری خانمان ئیشی لەسەر بێگومان هەر خۆی ئەگەر پێشەوەی باس لە هێڵبەندی کاروباری خانمان بکەین گەر بێت چاوێک بە کارنامەی کابینی نوێم دابخشێنێت سیرەکەی کە زۆر بە ڕاشکاوانە و بە گرنگی بە پرسی ئافرەتان داوە بە پرسی ژنان و لە کارنامە دوو بڕگەی زۆر گرنگی داڕشتووە لەسەر پاراستنی ئافرەت هێڵبەندەکەی کاروباری ئەنجومەنی خانمان بریتیە لە یەکەم داڕشتنی ئەو پلان و سیاسەتانە بە پێی یاخود لەژێر ڕۆشنایی ئەو سیاسەتی کە لە حکوومەت هەیە ئێمە جێبەجێەکەین و هەروەها بە پێی ئەو پەیماننامە نێودەوڵەتیانەی کە هەن لە بواری یەکسانی جەندەری لە بواری مافی ئافرەت لە بواری مافی خێزان ئێمە لەسەر ئەو پلانانە هەوڵەدێن هێڵە گشتەکان لەسەر ئەو پلانانە بێ و استراتیژەتی داڕشتنی استراتیژێتمان لەسەر ئەو بابەتانە بیتن ئەگەڕێمەوە جارێشتر بۆ
کارنامەی کابینەی نوێیەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کەسەر بەجددی کاری لەسەر پرسی ژن کردیە بەوەی کە دژی هەموو تونند و تیژێک ئەوەستیتەوە دژوەستانی حکوومەت دژی تونند و تیژی واتە بەرپرسیارە لە پاراستنی ئافرەتە حکوومەت و دامەزراوەکانی پەیوەندیدار بەرپرسیارن لەوەی کە کەمی تونند و تیژی بکرێ و هەروەها یارمەتی ئەوە بدەن کە ڕێژەی تونند و تیژی کەم بکرێتەوە چارەسەرش بکرێت و پاراستنی ئەو ئافرەت و ژن و کچانەی کە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبنەوە لە ڕێگای دامەزراوە تایبەتەکان و پەیوەندیدارەکان بە پرسیژن. بەڵێ بێگومان کاتێک کە ئەم ڕۆژە دەستنیشانێکرێ بۆ 16 ڕۆژ بۆ ئەوەیە کە بەراورد بکرێت لە نێوان ساڵانی ڕابردوویان لەگەڵ ناوچەکانی دیکە خانمانی کوردستان لە تونند و تیژی بەرامبەریان کە ئەنجامەدێت لە ناوچەکە لە چه ئاستێک ئەبینیت؟ طبعاً ئەومان لەبیر نەچی ئەو ساڵ ئەگەر مقارنە بە ساڵانی پێشوو بکەین ئێمە لە ژێرباری دوو قەیرانەژین قەیرانێکی جیهانیە کە قەیرانی تەندروستیە و قەیرانێکیش ئابوووریە کە بڕینی موچەیە لەلایەن حکوومەتی فدرالەوە هەردووکیان کارەکەیان زۆر سەختتر کردیە بە تایبەت کۆڤیدی 19 وای کردێ لە سەرتاسەری جیهان ڕێژەی تونند و تیژی زۆربەی زیاد بکاتە و ژنان و کچان دایمەن ببن بە ئۆکەرستەیە کە لە قەیرانەکان زیاتر لە تەنگەژەکان زیاتر تووشی ڕوبەڕووی تونند و تیژی ببنەوە یاخود دەستیان نەگات بۆ خزمەت گوزاریانەی کە هەن بۆ باڵەکە هەن ئەوە لە سەرتاسەری جیهان باسەکەم سەبارەت بە کوردستان بە پێی ئامارەکان وایە بە دەرەکەوی کە تونند و تیژی لە کاتی کۆڤید-19 کۆڤید-19 تۆزێ کەم بوویتەوە تەبەن هۆکاری خۆی هەیە دراسە کرایەوە لەسەر ئەو بابەتە لەوانەیەک لەو بابەتانە ئەوە بیتن کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە حەزەکان خێزان لە یەکتر نزیک بنەوە و لەگەر خێزان بێکەوە بن ئەوە وای کردێکە نزیکیەک دروستبی بەڵام لە هەمان کاتیش بەڕای من بەپێ ئەو دراساتانێک کە لە وڵاتانی دەرەوە کرایە وجودی پیا و هەموو کاتێکە ناوماڵ خۆی زەختێکە لەسەر بەڵێ چون ئەگەر لە یادمان بێ ئەنتۆنیۆ گوتێرس چەند جارێک ئەوەی دووبارە کردەوە لە سەرەتای کۆڤید-19 کە تونند و تیژەکان لە ناو خێزان زۆری کردەوە بەڵام لە دوای چەند مانگێک ڕێژەکە داوازیەوە طبعاً بەنسبەت کوردستان شەروا بوو بەنسبەت کوردستان چکە قەیرانێکە قەیرانێکی نوێ بوو ئێمە هیچ ئامادەکاریەکمان نەبوو بۆ شێوازە بۆ مەسەلەی قەیرانی تەندروستی بەڵام لە دوای ماوەیەکی کەم توانی مامەسەن هێڵی گەرم هەیە ئەیتوانی مەسەن ژنان بگەن بە بەڵێ پەیوەندی بکەن و زۆر جار کێشەکان بەو دەرەجەیە گەورە نین کە تۆ تەدەخولێکی مباشر یا ڕاستەخۆ لە بابەتەکان بکە هەندێک جار تەنیا بە ئامۆژگاریکردن بەوەی کە تۆ هەستێکی کەسێک پشتتەوە ئاگای لێتە ئەوانە بووینە بابەتێک کە تونند و تیژەکان کەمتر بکرێت باشە زۆر چاکە کاتە ئەنجومەنەکەی ئێوە ڕۆڵی چۆنە لەگەڵ یاخود پەیوەندی چۆنە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانی دیکە کە دامەزراوان هەر بە هەمان شت بۆ خانمان بۆ ئافرەتان پرسیارێکی زۆر لە جێگای خۆیتی بەجددی لەبەرەوەی ئێمە کراینەوە لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی خۆشببختانە ئەوەی کە جێ خۆشببختیە لەگەر ئەوەی کە کۆڤید-19 هەبوو بەڵام زۆر زوو حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئیمکانیاتە محدودانەی کە لە بەردەستی سنووردارانەی کە لە بەردەستی بوو توانی چەندین هەنگاو باوێژێت یەک لەوانە ئەوە بوو هەوڵیدا بە هیچ شێوەیەک ئەو ڕێکخراوانەی نێودەوڵەتی بیتن یاخود ناوەخۆیی بی کە ئیش لەسەر پرسی ژن و ئافرەتان دەکەن تووشی ئەو نەریەتە ئەو ئەسبابە نەرینیانە نەبیتەوە کە ئیشەکەی بوەستێنی یاخود سستی کاتەوە ئەوە هەنگاوێکی زۆر گرنگ بوو لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی دووەم ئەوە بوو هەوڵی ئەوەیدا کە هەموو ئەو ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕێکخراوەکان نەتەوەیە گرتووەکان کە لە کوردستان ئیشەکەن ئامۆژگاری ئەوەیان بکات گرنگی بە ڕێکخراوەکانی ئافرەتان بدەن چه ئەو ڕێکخراوانەی لە کۆمەڵگەی مەدەنی ئیشەکان چه ئەو دەستگا و دامەزراوانی حکوومەت کە پەیوەندیدان بە پرسی ئافرەت ئەوە وای کرد پەیوەندیەکان بەهێزتر بن ئەوە وای کرد سیقەیەکی زۆر لەوەی کە حکوومەت بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە پرسی ژن پێشانداوە وای ئەوان زیاتر بێنە پێش و لە هەموو وڵاتێک وایە لە هەموو وڵاتێک کە حکوومەت خۆی بە بەرپرسیار بزانێت لەو بابەتە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی زیاتر دێن ئیش لەگەرەکەن و نەخواستمە لە ڕێکخراوێک ئەو دامەزراوانی کە ئێمە هیچمان لە کوردستان کە لە عراق نییە ئەگەر بێت و سیرێکی ئەو بکەین هەموو ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و بەتایبەت ڕێکخراوەکانی نەتەوەیە گرتوەکان لەگە کوردستان بە تەنیا تعامل ناکەن
لەگەر هەموو عراق تەعاملەکەن کە لەگەر هەموو عراق تەعاملەکەن جیاوازەکەی ئەبینن بینی تعامل لەگەر هەولێر و بەغدا لە هەولێر کۆمەڵک تۆ یاسات هەیە و یاسانە هەموو لە بەرژەوەندی یەکسانی جەندەری لە بەرژەوەندی مافی ئافرەت و ژن و خێزانە کۆمەڵێک دامەزراوت هەیە وەکو ئەنجومەنی باڵای خانمان کە لە عراق نییە وەکو بەڕێوەبەراتی توندوتیژی کە بەداخەوە لە عراقیش تا ئێستا دانەمەزراوە ئەوانە هەموو یارمەتی دەرن بۆ ئەوەی هاوکار بن لەگەڕت و بێنە سەرخات و بە سەیری هێڵ و بەرنمەکانی ئێمە بکەن خۆشبەختانە ئێمە لەو ماوەیە توانیمان یەکێک لە بەرنامە هەرە گرنگەکان کە ئیشمان لەسەر کردیە و تایبەتمەندی کوردستانی پێوە دیاربی بەرنامەی ئافرەت و ئاشتی و ئاسایش بوو کەیەک لە بڕیارەکانی نەتەوەی گرتوەکان زۆر باشە باست لە بەڕێبەرەتیەکانی توندوتیژی کرد لە کۆی هەشت بەڕێبەرایەتی توندوتیژی تەنها دوانیان بۆ ژنانە ڕاتچیە بەرامبەرەوە چ تێبینیەکەت هەیە لەسەرەوە والله پرسیارێکی زۆر لە جێگای خۆیتی و حەزەکەم لێرەوە دەنگم بگەینمە مؤسساتی حکوومەت پێشەوەی بگەینمە کۆمەلگەی نێودەوڵەتی مؤسساتی حکوومەت بەداخەوە تا ئێستا پێویستی هێشتان بەوە هەیە کە ئەو عقلێتە تەقبولی ئەوە بکە ژن ئەبێ لە شوێنی بڕیاردان هەبێت لەوە کێشەمان هەیە بەڕاستی و لە ناو دەوام دەستگاکانی حکوومەت ئەوە زۆرە بینین یعنی شعارات هەیە بەوەی کە ژن ئەبێ پێگەی خۆی هەبیتن ئافرەتە بێ لە ڕۆلی خۆی ببینیتن و ئەگەر بگەڕێنەوە سەر کارنامەی کابینەی نوێیەم زۆر زۆر بە ڕاشکاوانە باسی لەوە کردیە ئەبێ ئافرەتان بە ڕۆلی خۆیان ببین و پێگەی خۆیان شایستی خۆیان هەبی بە توانا و کارامایی خۆیان من لەگەر ئەوەم 100% ئەبێ کە ڕۆڵ بە ژنە دێن بە کارامایی و توانای خۆی بێ هەر ڕێگاشی پێ بدەین ئەوەی جەنابەت باست کرد ڕێکخراوەکانی توندوتیژی ئافرەتانن کە چی سێ بەشی سەرۆکەکانیان یاخود بەڕێوەبەرەتەکانیان بەڕێوەبەرەکە پیاوە ئێمە هەمان کێشەمان هەیە لە ئەنجومەنی باڵای خانمان تقریبا تا ئێستا لە 11 وەزارەت یەکی جەندەریمان هەیە لە یەکی جەندەریەکان تامیممان کردووە بۆ سەر هەموو وەزارەتەکان کاکە یەکی جەندەریدا ئەمەزرێنن یەکی جەندەری لە پیا و ژن پێک دێت بەڵام بە سەرۆکی یەکی جەندەریەکان ئافرەت بێت یعنی کێشەمان هەیە لەگەر هەندێکیان کە تەقبولی ئەوە ناکەن ئافرەت بەرپرسی ئەو یەکەیە بیتن یاخود تێگەشتێکی تەواویان نییە ئیشمان لەسەر کردی و خەریکیشن بەڕاستیەوە بە نەقسێکی گەورەیە زانم و هیوادارم و برادرانی کە زۆر زۆر لایەن ینی پێیان باشەکە ئەو بابەتە بە بابەتێکی گرنگە زانن لەسەر ئەرزی واقع ئەمەوێ ئەو ڕنگدانەوەی تێدایان ببینن زۆر باشە باسمان لەوە کرد کە کابینەی نوێمی حکوومەتی یارمی کوردستان هەوڵی ئەوە ئەدات کە بوار بڕەخسێنێت و وەزیری ناوخۆش باسی لەوە کرد کە ئەگەر بارودۆخی شنگال ئاسایی بێتە هەوڵی ئەوەدەن پۆستێکی زۆر بە خانمان بدێت تێبینی چیە لەسەر ئەوە ئایا ئەوە لە جێ خۆیەتی ئێستا لەم بارودۆخەکە بارودۆخی شنگال چاک بێتەوە یەکسەر خانمان لە دوای ئەو قۆناغە سەختەی کە بڕیویانە خانمان لەوێ پۆستی لە جێ خۆیان پۆستی شیاویان بەربکەوێت بێگومان هەر لە سەرەتای دەست بەکاربوونمەوە لە ئەنجومەنی باڵای خانمان ئێمە چەندین بەرنامە و پرۆژەمان لە گەوزارەتی ناوخۆ هەیە لە هەموو پرۆژەکان زۆر شێلجێرانە پشگیریان کردوین و ئەو بەرنامەی ئافرەت و ئاشتی و ئازادی کە هەمانە ئەو بەرنمەیە کە لەگەر وەزارەتی ناوخۆ هەمانە پشگیرێکی تەواوی ئەو قەزیان کردیە ئەوە جێ دڵخۆشکەریە سەبارەت بە قەزیەی شنگال ئێمە باسی توندوتیژەکەین ئەو توندوتیژێ بەرامبەر بە خەڵکانی شنگال و ئێزیدیەکان بەگشتی و پێکاتەکان هەمویان بە شێوەیەکی گشتی ینی قێزەوەندترین توندوتیژێکە بەرامبەریان کرا و ئەوە کەمترین شتاگەر بۆیان بکەن و بەڕای من هەنگاوێکی زۆر زۆر سەرکەوتوانە بۆێرانە و مەسئولانەیە لەوەی کە وەزیری ناوخۆ پشگیریەکی وای کردیەوە تەسریحێکی وای داوە وەشتێکی بە دوور نییە لە جەنابیان وەکو بەڕێزم ئاماژەم پێکرد پێشتر پشگیریەکی تەواوی قەزیەی ئافرەتانەکات زۆر چاکە دکتۆرە بێگومان لە دوای کۆڤید-19ەوە هەموو سێکتەرەکان تۆزە سست بوون ئیفلیجیەکان بەخۆیانەوە بینی چووکە هەموو جیهانوا بوو ئێوەش بە هەمان شێوە پلانتان دوای کۆڤید-19 چییە؟ تەسەورەکەم هێشتان زۆربی بۆ ئەوە
بەڕاستی باشە. کۆڤید 19 لەبەر چ زووە لەبەر ئەوەی کۆڤید 19 هەتا ئێستا کۆڤید 19 ببوورە هەتا ئێستا مەنازانین ئایا ئەو ڤاکسینە سەرەگریتێن و کێ ئێگاتە کوردستان و چۆن بەس هەواڵەکان خۆشکردن بەبەردەوام هیوادارم تەسەورەکەم لە دوای کۆڤید 19 بتوانین چونکە پلانەکان زۆرن و ئیشمان لەسەر کردیە ئەو کات دەستمان واڵا ئەبی و مەجالێبی و مەدان کراوەترە بیتن زیاتر بەرهەمەکانمان دیارە بیتن پلانی خۆمان هەیە ئێمە وەکو استراتیژەتی کورتخایەن و هەروها درێژخایەن ئیش لەسەرەکەین ئەوە یارمەتی ئەومانەدا هیوادارم کۆڤید 19 بە زووترین کاتەواوە بیتنەوە یارمەتیمانەداتن کە زۆر لە کارەکانمان بەرەو پێشتر بچی مەسەلەی توندوتیژی و ئەو هەموو فشاری لەسەر خانمان هەیە و لەسەر کۆمەلگا بەگشتی هەیە کەمی بکاتەوە تەمان جێ دڵخۆشکەریە میز بەس ئاماژە بە شتێکی تر بدەم قەزیەی ئەوەی کە جنابی وەزیری ناوخۆ باسی لەوەی کردیە کە لە شنگال ئەبێ ژن زیاتر کاری لە ناوەندی بڕیار ئیژ بکات طبعاً ئەوە جێگا دڵخۆشکەریە و جێگا ڕێزلێنانەوە بێ هەمومان ئیش لەسەرەوە بکەین چونکە ئەو ژنانەی کە لە شنگال ڕوبەڕووی توندوتیژی بووینەوە کەمترین شتە ئەویان لێ بکەین بەڵام پێش ئەوەش پێویستی بە ئامادەکاری هەیە پێویستی بەوەیە کە دروستیان بکەیت دەوراتیان بۆ بکەیەوە ئامادەیان بکەی بۆ ئەوەی کە بتوانن کارەکانی خۆیان باشترین شێوە ببەنە پێش و من لەو قەناعەتەم ئەو ژنانەی کە توانیتیان بەرامبەر بەو هەموو نەهامەتیە و سەختیە و ئەو هەموو توندوتیژە بەرامبەریان کرایە خۆڕاگرانە بوەستن ئەتوانن لە ئیدارە زۆر سەرکەوتون بەڵێ زۆر سپاس دەکەین دکتۆرە خانزاد ئەحمەد ئەمینداری گشتی ئەنجومەنی باڵای خانمان بەخێرهاتن تەکەینە دووبارە بۆ ناو ستۆدیۆ بۆ هیوایی کە چەمکی ڕێزگرتن بەرامبەر بە هەموو مرۆڤایەتی و وەگەڕانەوەی کەرامەت بۆ هەموو مرۆڤایەتی لە هەر سات و لەحزەیەکە ئەگەر توندوتیژێکە چ جستەیی بێت چ دەرونی بێت کەرامەتیان بۆ بگەڕێتەوە کەس بەرامبەر هیچ مرۆڤێک توندوتیژی نەکات دوبارە سپاس هیوادارم زۆر سپاسانەکەم سپاسی کوردستان بیشتارەکەم هەمیشە خەمخۆری کەیسەکان و قەزیەکانی ئافرەتان و ژنان بووە و هەروها من ئەوە دووبارە توپاتەکەمەوە ئەڵێم کوردستانێکی بەهێز دروستە بێت کاتی کە توندوتیژی تێدا کەم بیتەوە کەمبوونی توندوتیژی ئەگە بێتە کوردستانێکی بەهێز طبعاً ئەوە ئەکەین ئەو شعارە هیوادارن لە دوای کۆڤید 19 بتوانین ئەو ئیشانی کە ئەو پلانانی کە دەمان ڕشتێ جێبەجێ بکەین دووبارە سپاس و هەر سەرکەوتوو بن سپاس بۆ جەناب ئێستا پێکەوە دەتان بەم بۆ ئامارەکانی بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان چونکە لە سەرەتای مانگی یەکەمی ئەم ساڵەوە تا مانگی ئەیلولی ڕابردوو ئامارەکان ئامادە ئابنوە چەندین حاڵەتی کوشتن و خۆکوشتن و سووتان و سکاڵا و توندوتیژیەکان دژی ئافرەتان تۆمار ئەکرێن لەو ماوەیە هەر بەپێ ئامارەکان مانگی یەکی ئەم ساڵ کە کۆکراوەتەوە لەگەڵ مانگی ئەیلول واتە تا مانگی نۆ زۆرترین سکاڵا لەلایەن خانمانەوە تۆمار کراوە ئاماری نۆمانگی ئەمساڵ تایبەت کە بە سکاڵا و توندوتیژیەکانی دژ بە ئافرەتان بووە بەم شێوەیە 4 حاڵەتی کوشتن هەبووە 18 حاڵەتی خۆکوشتن هەبووە و 33 حاڵەتی خۆسووتاندن هەبووە و لە ڕووی سکاڵەکانیشەوە 6,297 سکاڵا تۆمار کراوە و 49 حاڵەتی دەستدرێژی سێکسیش بە هەمان شێوە تۆمار کراوە ئەمانە کە باسمان کرد لە ساڵی ڕابردوو 76 ئافرەت لە هەرێمی کوردستان کوژران ساڵی ڕابردوو 93 حاڵەتی دەستدرێژی سێکسیش بۆ سەر ئافرەتان تۆمار کراون. بەڵێ ئێستاش وەک هەموو ڕۆژانی پێشووتر ئێمە لە ڕێی پاملێرانمانەوە وەک دەڵێی دەتانبینە شار و شارچکەکان ئەمڕۆ لەگەڵ من لەگەڵ بەرنامەی ڕۆژ باش پێکەوە دەچین بۆ دوهۆک لەوێ ماهر شنگالیمان لەگەڵە بزانین ماهر بۆ ئەم بەیانیە چی بۆ ئامادەکردوین ڕۆژت باش ماهر هیوادارم لەش ساغ و تەندروست بی پێمان بڵێ چیت بۆ ئامادەکردوین بۆ ئەم بەیانیە ڕۆژ باش هەویدارم و هەموو ساغ و سڵامەت بن بێگومان پێجارێ بابەتێکی جیاوازە لێ بۆ یەکەم جار لە پارێزگەها دووەکێ خواردنگەیەک دێدا بەکردن و ئەو خواردنگە هەمووشی ناوا سێلێدایە یعنی ئەوە یعنی جهێ دڵخۆشی با خەڵکێک و خواردنێکە سێل کارم بخۆن ئەتخوازم کو ئەفکاری من بڕە هاریکار بێ ئەم بتر دیمانە نیشان بکەن لەڤەردا شێف نەزار ئامادەکاریت کە سپێدە باش ئەگەم بەحسا بێ خواردنێ بکەن یعنی چاو هزر شتەرە چی بکوت و وان خواردنە هەمووی چی بکی و هەموو ناوا سێلێ کەرم پێ بدەی ناوا سێلێ دەبێ یعنی چاوە مەرم شتە ڕەحەت
عفوا چندین سال از ویشولیت کم و دائما ما حشت غریب کردی در بخم و اوجی قلیسه را منیش کیا فرانسیسکویا شاورما لبنانیه قلی ملاکه قلی گوندا همبرگر اجنحه مقرمش و زیده و ما قلت شدجی هيا بس از عرض کم که خلقی که من حجبات کردن و هر شيء مثلا دخوازيها بيت شيف نزار يعني بوشي يعني تسيل دس نشان كو همو سيل بي سيدا اولا سيل طوما خورني خوشكل يتتن تشتي غريبة قالون نوي طوما كدتا خورني بيقول بيقوشتي تتقوزاني دا تشيكي والسيل دا تشيكي نفسي قوشتي سيل دا طانترا و اف فحماجي مدانايا او جيرك راحت الداتي دلي خو قوشت تشيد بيتن نوكي غازي آگیری قوت. خلق بتركش وان خواب كورتي كده. سيدا بورم که حجوا هميو كريه ما جالي نوع تشيكينيا تقريبا نزكي 400 نوع خورني از ظنم ما همي نوع جربانية بيقوه أبا خلق جالك حاجات كاتن تشيد دخوازية ديجي هر دخوازية كابيت أم بو خلقي تشيدكين مدبيش دقو 6 دقو أم بو حاضرتكين. صاوي سيدا. بله يعني وكوي بخوا آماجه پیدایی نزدیک 300 خوارنی چردکه شازیه باش هیا افرنا كل نوا سريده بتر طامه قهوه هي لو ما خلق هرس بيدي ساعه هفتي حطاني دلنگ شي الفيدر دمينه وبيخوارنت قابل بەڵێ زۆر سپاس دەکەین ماهێرکە لەگەڵمان بووی ئەم بەیانیە هیوادارم کە ئێستا کە تەواو بووی لەگەڵ ئێمە بێژگۆی کە من هیوا بخوازم دڵنیام ئێستا پاروی چەور لێ ئەدەن خۆت و کامێرەمانەکەت نوۆشی گیانتان بێت بەڵێ هەر لەناو بابەتەکانی تۆندوتیژی دژ بە ئافرەتان با ئەوە لە یاد نەکەین کە جێی دەستی ئافرەتان هەمیشە دیارە ئەوانەی کە تۆندوتیژیان بەرامبەر دەکرێت ئەوە بۆ هیوایی کە بەم هۆشمەندیە بەم هۆشیارکردنەوەی هەر تاکێکی کۆمەڵگا ئەو تۆندوتیژیانە کەم بکرێتەوە و هەر خانمێک کە چالاکیەکی هەیە یاخود کارێکی باش ئەنجام دەدات دیسانەوە هەمان کۆمەڵگا یارمەتیدەری بێت و پاڵپشتی بێت لە هەفتەیەکدا بابەسی ئەوتان بۆ بکەم کە جێپەنجەی خانمان چەند دیارە سێ کچی کورد خەڵاتی نێودوڵەتیان وەرگرتووە لە چەند ڕۆژی ڕابردوو هەر یەکە لە سارا عومەر خەڵاتی لۆریانی ئەدەبی لە دانیمارک و ڕێژینگەردی خەڵاتی کەسایەتی کاریگەری جیهانی بۆ مافەکانی مرۆڤ و زارا دۆغان کچە کوردی باکووری کوردستانە خەڵاتی کەڕڵ ڕامای ئیتاڵی لە بواری هونەریدا وەرگرتووە و دوێنێش لە شاری دووبەی خەڵاتی فەخری عەرەبی هەمیلە عەبدولستار سەرۆکی ئەنجومەنی جێبەجەکاری ئارتی بانکی هەرێمی کوردستان خەڵاتی فەخری عەرەبی 20 ساڵە لەلایەن ڕێکخراوە ناحکوومیەکانی عەرەبیەوە دەبەخشرێت کە داهێنەران بۆ ئەم ساڵیش بەخشرایە کچە کوردێک ئەمەش جێپەنجەی دەستی ئەو خانمانەیە بێگومان گەر خانمان تۆندوتیژیان بەرامبەر نەکرێت ئەوە لە ڕۆی دەرونیەوە وەکو هەر مرۆڤێکی ئاسایی دەتوانن باشترین پێشکەوتنەکان پێشکەش بە کۆمەڵگە بکەن بەڵێ ئێستا شەچینە سەر بابەتێکی دیکە کە پێش ئەوەی کە بچینە بابەتێکی تر هەر لەسەر ئەو بابەتێکی ئێستا باسم کرد ئین هاوسێکمان ئامادەیە و دواتر دەگەڕێم وڵاتەوە و دەچینە سەر تەوەرەکی دیکەمان ڕێژینگەردی لە ژیانی پەنابەریەوە بۆ بەدەستهێنانی خەڵاتی بەناوبانگی جیهانی لە بواری مافەکانی مرۆڤ خانەوادەی ڕێژین مەقسوود خالید گەردی لە ئێرانەوە بەرەو پاکستان کۆچیان کردووە و هەر لە وڵاتەش لە ساڵی 1991 لە پاکستان لەدایک بووە دواتر چووەتە نیوزیلاند و کۆلێژی یاسایی لە وڵاتە تەواو کردووە پاشان لە ساڵی 2017ەوە چووەتە ئەمریکا لە زانکۆی هارفارد خوێندنی ماستەر و دکتۆرای تەواو کردووە سارا عومەر یەکێکی دیکەیە لەو کچە کوردانەی لە چەند ڕۆژی ڕابردوو خەڵاتی لۆریانی زێڕینی بواری ئەدەب لە دانیمارک وەرگرت ئەوەش یەکەم نووسەری کووردە ئەو خەڵاتەی پێ ببەخشرێت هەروەها یەکەمین نووسەری پەنابەر و گەنجترین نووسەرە ئەو خەڵاتە وەربگرێت هەروەها هەر لەم هەفتەیەدا زارا دۆغان کچە هونەرمەندێکی باکووری کوردستانە و لە زیندانەوە بە جلوبەرگی کۆن و سووتوی جگەرە و ئەو پێداویستیانەی بۆ فڕێدان دادەنران چەندین تابلۆی کێشاوە و بە قاچاق ڕەوانەی دەرەوەی زیندانی کردوون هەرچەندە خۆی لە زیندانە بەڵام تابلۆکانی لە هۆڵەکانی ئەوروپا نمایش کراون و بووە براوەی خەڵاتی کارە لە ڕامای ئیتاڵی
ساڵانە کچان و کوڕانی کورد لەسەر ئاستی جیهان لە هەموو بوارە جیاوازەکان دەبنە براوەی خەڵاتە بەناوبانگەکان بەشێک لەو کوردانەی خەڵات وەردەگرنی یان بۆ یەکێک لە خەڵاتەکان کاندید دەکرێن لە زیندانن ئەوەش سەرنجی میدیاکانی جیهانی ڕاکێشاوە و بەردەوام گرنگی پێدەدەن. هاژە غەفور، کوردستان 24. ڕاستە ئەم هەفتەیە یاخود ئەم 16 ڕۆژە نەک هەفتێک 2 هەفتەش بگرە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنانە بەڵام من لێرەیە تەوەرەکەم ئەوەستێنم و لەوە زیاتر لەسەری ناڕۆم چکە تەوەری دیکەمان ئامادە کردووە بۆتان ئەویش باس لە بلاک فرایدەی ئەکەین هەینی ڕەش جا ئێستا ما پێکەوە بزانین کە هەینی ڕەش چییە ئێمەش بۆی کە زیاتر زانیاریتان پێ بدەین سەبارەت بەوە ڕێوار بورهان شارەزا لە بواری تەکنەلۆژیا و زانیاری لەگەڵمانایە هەر کەسێ بەخێر هاتی جارە پێشا بشتێک هەر کەسێ ئێستا بژی سپاس دەکەم گوێی لە ئەوە ئەبێت کە ئەڵێن هەینی ڕەش بە تایبەتی لە هەفتەی کۆتایی نۆڤەمبەر کە لە ڕۆژی 24 و 25 پێما بە دەست پێکات 24 لە 24 دەست پێکات لە چوارشەم و پێشەم و هەتاوکو جومعام 3 ڕۆژە کاگەینە هەینی ڕەش بەخۆی لە ڕاستیدا هەینی ڕەش بلاک فرایدەی لە ئەمریکاوە هاتووە بەڵێ و دەکەوتە مانجی 11 دەکەوتە کۆتایی هەینی مانجی 11 مانگی 11 جا بزانین چییە ئەم ڕۆژە ئەوە لە بیرمەکە پێشەوەی بلاک فرایدەی بێ شتێکەیە کە زۆر گرنگە بیزانین ئەویستە تانکس گیڤینگ لە ئەمریکا دەکەوتە ڕۆژێک پێش بلاک فرایدەی ئەو جا بابزانی ئەوەی تر چیە جا ئەنج بزانین ئەمەی تر بالفعل بۆی تێبگەی لە بلاک فرایدەی چی دەبی ڕۆژەکەی پێش بلاک فرایدەی بزانیتە تانکس گیڤینگ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تقریبا پردەکە جیاوازی کردیە لە مانجی یەکەوە هەتاوەکو مانجی 11 مانجی قرس و مانجی ئیشکردن و مانجی کەسابەتکردنە تانکس گیڤینگ واتە ڕۆژی سوپاسگوزاری لە ئەمریکا بەکاردێنن ئەو ڕۆژە بۆ دەست پێکردن یان بۆ پەڕینەوە بۆ مانگە کە پشووە مانگە کە سەرساڵە مانگە کە جژنەکانیان دەست پێ دەکەن ئەو مانگەیەکە قەلیتیا ئەخۆ ئەو ڕۆژەیەوە نیە گیڤین ئەو ڕۆژێکە قەلیتیا ئەخۆ ئەوە تانکس گیڤینگ باشە کە ئەو ڕۆژە بە گرنگ دانرا و ئەو ڕۆژە دەست پێکرا کە پردێکە پەڕینەوە لە بۆ 11 مانگ ماندی بوون مانگێک پێویستە پشوو بدرێ مانگێک پێویستە ژیانی خۆت هەندێک بیر لە ژیانی خۆت بکەوە هەندێک بۆ نمونە لەو 11 مانگە شتە پێویستەکانت کڕیوە لەو مانگە دەچیە قۆناغەشی دیکە پێویستی بە هەندێک زیاد لە پێویست شت دەکری کە لە بۆ جوانکاریە ئەو شتانەی کە ژیانت بەرەو پێشتر دەبا ئەو شتانەی کە ژیانت بەرەو خۆشتر دەبا لەو مانگە بیر لەو شتە دەکرێتەوە تانکس گیڤینگ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ساڵی ڕابردوو 37.4 ملیۆن کەس چۆ مارکێتەکان کەلوپەلیان کردی چونکە تانکس گیڤینگ پشووە بازرگانەکان چیان کرد کاتە کە دیتیان ڕۆژێک کە دەستپێکی چوونە قۆناغی پشودانە ڕۆژێکیان دروست کرد بە ناوی بلاک فرایدەی ئەو بلاک فرایدەیە زۆر بەناوبانجیان کرد زۆر بەرەو پێشیان برد لە ئەوی بازارێکی زۆر گەورە و بەناوبانگ لە بەخۆیان دروستکەن بەرهەمی زۆر تێدا بفرۆشن بەڵێ ئەمە چەند ساڵێکە لە ئەمریکا بۆ ئەوروپاش گواستراوەتەوە جا ئەو کۆمپانیانەی کە کۆمپانیای بازرگانین یان بوارە تەکنۆلۆژیەکان لەم ڕۆژە زۆر چالاکە بن و ڕۆڵیان هەیە بۆچی بەخۆی دەتوانین برین هەموو بوارەکانی تەکنۆلۆژیا هەموو بوارەکانی ژیان هەنگاوی باش بەرەو پێشدەچی بەڵام تەکنۆلۆژیا پێشەنجی هەموو کۆمپانیاکانە و بلاک فرایدەی دەتوانین بڵین بە قازانسترین و سەرکەوتوترین و بەهێزترین ڕۆژی بازرگانیە لەبەر ئەوەیە کە کۆمپانیاکان زۆر تەرکیز دەخەنە ئەو ڕۆژە و ئۆفەری زۆر باش دادەنێ لەوەی بەرهەمی زۆر بفرۆشن لەو ڕۆژ باشە لەناو کوردستان تا چەندێک ئەم شێوازە باوە چەندێک کۆمپانیەکان هەوڵی ئەوەیاندا و کۆمپانیەکانی هەرێمی کوردستان هەوڵی ئەوەیان داوە داشکاندنەکان بکەن بە هەمان شێوە چەندێکیش خەڵک پێشوازی لەوەکە بەخۆی لە ڕاستیدا لە سەردان نەدەزاندرا بلاک فرایدەی چیە یان ئەگە بزاندراوە جێبەجێ نەدەکرا بەڵام تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا وای کرد کە باوبی ئەوە باو بوو خەرکەکە حەزی لێ کرد هاوڵاتی حەزی کرد
کە ئەویش بلاک فرایدەی ببینی و ئێمە پێشەنگ بووین لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە ساڵی ڕابردوو بلاک فرایدەیمان کرد لە ئۆفیسەکەی خۆمان لە شەقامی سولتان مزەفەر بە ناوی بەڕێز لەو پێشانگەیە بەرهەمی زۆر باشمان نمایش کرد و داشکانی زۆر باشمان کرد و سپاس بخوا هاوڵاتیانی زۆر بە جوانی پێشوازیان لێ کرد. زۆر باشە کاگڕەبار لە 2010 بلاک فرایدەی بوو بە ڕێد فرایدەی بوو بە خوێنین ڕۆژێکی سوور چونکە خەڵک بۆ کڕینی شتەکان شەوە پێشترەچێتە ئەوێ و شەڕ لە بینیان دروستە بێتوانە سپاس بخوایمە هێشتا نەگەشتێتەوە مەرحەلەوەنیە لەخوای بەزاری نەگەشتینە قۆناغە بەڵام خۆی لە ڕاستیدا کۆمپانیاکان کە دیسکاونت کە نرخی زۆر باشدا دەبەزێنن ئەو ینی ئەو شتە ڕوئەدا کاتێک بەرهەمەک نرخەکەی $220 بیان $250 بی دێتە سەر $35 $40 ئەو کەسە حەزەکە ئەو بەرهەمە بکڕێت چکە داشکانەکە لە 16 زۆر باشە یعنی با من کەواتە ئەو بۆ پرسیارە ئەمە ببەستمەوە پێی نرخەکان لەلایەن کۆمپانیاکەوە بە ئارەزوومەندانەدا ئەنرێت یاخود ئیجباریە لەو ڕۆژە بە مەرج ئەبێ ئەو نرخەدا بنێت بۆ ئەو کاڵایە بە جۆری کۆمپانیا هەیە کە قازانجەکەی لە ماوەی ئەو 11 مانگەی زۆری کردیا ئامادەیە ڕۆژێک بە قوربانی ئەو کڕیارانەی خۆی بکە کە ئامادە بۆ ڕۆژە بە قوربانی ئەو کڕیارانە بکە داشکانەکەی بەهێزەکە و هەر کەسێک بیهەوێ فۆکسیان تەرکیزی زۆر بکەوتە سەری وەخوا زۆر لەسەر ئەو کۆمپانیایە دروست ببی دەبی داشکانی زۆر بەهێز بکە و ئەوەش لە بیرمە کە ئەگەر ئەو ڕۆژە ئەو کۆمپانیای زەرەری کرد خۆ کۆمپانیا قەپات ناکرێت لە بۆ سبەی داهاتووی لە پێشە و ئەو کۆمپانیا کاتێک ئەو بەرهەمانی خۆی ساخ کردەوە لە بازار دەست پێ دەکا بەچ بە بەرهێنانی بەرهەمی نوێتر و نمایشکردنی بەرهەمی نوێتر و ئەوە دەکاتن کە بەرهەمی زیاتر بفرۆشی لە پاش بلاک فرایدەی چکە ئەو هەنگاوەکی بردیە کڕیاری نوێی زیاد کردە ئێمە ئەوەمان بەسەر هات لە هەولێر ساڵی پارکە جێبەجێمان کرد داشکانی زۆر باشمان کرد ئەو داشکانە بەهێزەوەی کرد ناوبانگەکی باش پێیا بکەین و کڕیاری زۆر زیاتر پێیا بکەین و ئەمەش لەخوای بەزیاد لەگە کڕیارەکانمان زۆر نەرمین و دۆستاتیمان زۆر باشە لە پاش بلاک فرایدەی بۆ ماوەی هەفتەک تقریبا 300 تا 400 بەرهەمی لاپتۆپمان گەشتە دەست ئەگەر ئەو بەرهەمە لە پێش بلاک فرایدەی گەشت با دەستمان پێویستمان بە مانگێک بوو لۆ تەواوکردنی ئەو بەرهەمە لە پاش بلاک فرایدەی ئەوەندە دۆست و برادرمان پێیا کرد توانیمان تقریبا لە ماوەی 10 ڕۆژ کۆتایی بۆ وەرز بێبین کاگڕەبار با پرسیارە بکەم ئەوی شەوەیە کە لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی ئەمریکا ئەو ڕۆژەی کە بلاک فرایدەی ئەکرێت شوێ پێشەوە خەڵک لەبەر دەرگای ئەو شوێنە ئەوەستێت ئەوەی کە یەکەم کەس بچێتە ژوورە بۆی هەیە هەر کاڵایەک هەڵگرێ بە بەلاش بەرامبەر بە خۆڕایی هەڵێگرێت لە لای ئێمە هێشتاوە نەبووتە باو یەکەم بچی ئاخیر بچی هەر داشکاندنەوەیە قسەکەت ڕاستە بەڵام لە وڵاتی ئەمریکا باس لەوە دەکرێت دەرێت دەکەسی یەکەم ئەگەر بسنە ژوورەوە بۆ نمونە داشکان 100 نزیکی بەلاش ئەو لەگەر ئەوەی لەگەر دووربوونی یان لەگەر سڕەکە چەند دوورتربی داشکانەکان کەمتر دەبی بەڵام لە هەولێریش کە ئەم ئەو بلاک فرایدەیەمان کرد بەسەر هاتش خۆشمان بەسەر هات کاتێک بڕیارماندا کاژمێرنەوە ئۆفیسەکەمان بکرێتەوە شەوی ئەو شەوی کە بڕیار وایە سبەی بلاک فرایدەی بکەین بەرهەمەکانمان هەمووی نمایش کرد بوو بەیانیەکەی هەموو خەڵکەکە لەوێ بوون ستافەکەی ژۆرێ باسییان کرد گوتیان پێسمە بە 5 خولەکە بۆی خۆمە ئامادەکەی بێنە ژوورەوە ئەمەش بە کەسەکانی دەرمان گوتمان خۆتان ئامادەکەم 5 دقیقە دەکەینەوە دەرگای ئۆفیسمان هێشتان لەسەر قسەکان بووی ویسمان بچینە ژوورەوە دەرگا کراوە هەموویان چوونە ژوورەوە هەتا بەخۆم و ستافەکەم چوینە ژوورەوە بۆی پلێنە خەرچی ئەو بەرهەمەکەی هەمویان بەرهەمەکانیان لە دەست بوو یعنی کە چوینە ژوورەوە هەمویان بەرهەمەکانیان کرد ئیتر مەجای ئەوە نەما بوو ئەم ساڵ لەکوێ ئیکەنەوە ئەم ساڵ بڕیارماندیا بە شێوەی ئۆنلاین بکەین بە شێوەی ئۆنلاین و ساڵی ڕابردوومان 200 بەرهەم بوو کاتە کە دیتمان پێشکەوتنی زۆر باش و کەسی بەڕێز و کەسی باش بوویتە دۆست و برادرمان بە واستای بلاک فرایدەی بڕیارماندا بلاک فرایدەیەکەمە 5 بەرامبەر زیاتر بکەین قەبارەی بەرهەمەکان ئەو بەرهەمانەی کە چی لە خۆی لە چیاگرێتەوە ئامری قورسیتیایە بۆ نمونە سەلاجەیە غەسالەیە پێش باسی ئەو بەرهەمانە بکەین ئەو ئۆنلاینە شێوازەکە ئەمە ماڵپەرێکمانە بە ناوی بەڕێز بدۆتکۆم کڕیاران دەتوانە بچنە و ماڵپەرە بکەنەوە ئەکاونتێک لەوێ دروست بکەن چکە ئەمە ڕێگە نادەین هەم کەسێک
بەشداری بەرهەمەکان بکە و بەرهەم بکرد دەبێ هەژماری دروست بکە کە هەژماری دروست کرد دەتوانێت و بەرهەمانە بینی نزیکی 1000 بەرهەممان هەیە لەنا ئەو ماڵپەڕێ و بە شێوەی ئۆنلاینە ئەو شێوە ئۆنلاینە زۆر ئاسانترمان کردیە ساڵی ڕابردوو لە سلێمانی هاتبوون لە بۆ هەولێر لە بارزان هاتبوون لە بۆ هەولێر کاژمێر لە ڕێبوو تاوەکو هاتنە ئۆفیسیمە بەرهەمیان کردی ئەو ساڵ بە ئۆنلاین وەمان کردی ئەو لە شوێنی خۆی بی و بەشداری بەرهەمەکان بکە و بەرهەمیش بکڕی لە بلاک فرایدە ئەو کەسانی وەگەیاندنیشمان هەیە منیشویستم ئەوە پرسیارت بۆ بکەم و بەرهەمەکانیش پێکاتیا لە پیسی سیستەمی پیسی گەورە پێکاتێ لە لاپتۆپ دەتوانم ژمارەکانش پێ بڵێم نزیکی 6 تا 7 لاپتۆپە سیستەمەکان پێکاتێ لە دە سیستەم ئۆڵینوانمان هەیە ئەو بەرهەمە ئەلکترۆنیەکە ئەگەر لە بەرهەمە ئەلکترۆنیەکە بچینە دەرەوە کەلوپەلی ناوماڵی تێدەیە کەلوپەلی کارەبایی زۆر تێدەیە گرنگیمان بە هەموو کەس تایبەتمەندیەکان دێ بۆ نمونە لە ڕەگەزی نێر لە ڕەگەزی مێ هەروەها لە تەمەنی بچووک ناوەند لە تەمەنی بچووک و ناوەند و تەمەن گەورە گرنگمان بە هەر هەمویان دێ بەڵێ زۆر زۆر سپاس دەکەین ڕێبوار بورهان شارەزا لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری بەو هیوایی کە ئەم ساڵیش وەکو ساڵی ڕابردوو کە پارکردانەوە لەولاوەکە بە خەڵک قازانجێک دەگەین خۆشتان قازانجێک تان دەست بکەوێت زۆر زیاتر لەوە بۆی کە بەردەوام ئێوە هەموو ساڵێک بە هەمان شێوە بێت سپاسدانێکی زۆر زۆر سپاس بەڵێ وەک دەزانن بابەتەکانی ڕۆژباش هەمەڕەنگن لەو دوو بابەتە کە تەواو بوو دەرچوین دەچینە ناو بابەتێکی دیکە کە ئەویش بابەتێکی جوانکاریە بۆ خانمان باس لەوە ئەکەین چۆن برژانەکانت درێژ دەربکەون و خانمان لە پێناو درێژکردنی برژانەکانیان چەند ڕێگەیەک داگرنە بەر بۆ ئەو مەبەستە ماسکارا بەکارەهێنن کە برژانیان پڕ دروست ئەکات و پڕ پیشاندی ئەدات. هەروەها جوان و سەرنجڕاکێش دەرەکەوێت بەڵام بە ئەنجامدانی چەند کارێک سادە و ساکار دەتوانرێت چەند هێندە بە ماسکارە برژانگەکە درێژتر بکەیتەوە بەبێ ئەوەی کە زیانی تەندروستیشی هەبێت. شارەزایانی بواری جوانکاری ئاشکرای ئەکەن کە پێش بەکارهێنانی ماسکارە پێویستە بە فڵچەیەکی دیکە لەگەڵ برژانگەکەتە بۆدرە بەکاربێنی بۆدرەی جەستەی منداڵان ئەتوانی بۆدرەی لێ بدەی ئەمیش بۆی کە برژانکە ئەستورتر دەرکەوێت و پاشان برژانگەکە بە ماسکارای تایبەتی خۆت ماسکارەکەی پیابێنیت و بەکاری بهێنیت و هەروەها دواتر دەبینیت کە برژانکانت چەند جوانتر و درێژتر دەرکەوتن. ئەمەش باش شتێکی ترە بیڵێم ئەڵێ چی ئەڵێ کە ژن نەبوو ژیان چییە بە 1000 ساڵیش من بژیم کەمال میوزیکی تێدا نەبوو کەماڵ میوزیکی تێدا نەبوو گوێ بۆ چییە؟ ئەمە شعرێکی هۆنراوەیەکی شێرکۆ بێکەسا کە بۆ خانمان وتوێتی و هیوادارم کە لەگەڵ کۆتایی هاتنی هۆنراوەکە کە بۆتانم وت کۆتاییەکی جوان بێت لەم چرکە ساتە بۆتان و بۆ هیواییکە دەستپێکێکی جوان بێت بۆ ڕۆژەکەتان کە ڕۆژێکی پڕوزە پڕچێژ لە خۆشی و شادی لە تەندروستی و دوور لە هەموو توندوتیژیەک بەرامبەر هەر تاکێک بە هیوام کە هەمیشە سەلامەت و لەش ساغ بن ماڵاو خواتانە.